سڵاوتان لەبێ بانیتان باش بانی باشێکی گەرم گورتان لە یەکەم لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ هیوای باشی و خۆشی بۆ هەمووان نەخوازم هیوای تەندروستێکی باش بۆ هەموو بینەر و بیسەرەکانمان نەخوازم لە هەر شوێنێکم جیهانە بن کە بینەر و بیسەری پرۆگرامی بانی 24 چونکە من و هاوکارانم هەمیشە هەوڵەین کە بەیانیان باشترین بەڕگە و بابەتەکانتان بۆ ئامادە بکەین تا بە دیارنانێکی بەیانیەوە لەگەڵ ئێمەدا ڕۆژەکەتان دەست پێ بکەن و دواتریش کار و چالاکیەکانتان بەردەوام بکەن. ئەمڕۆ بڕگە و بابەتی تایبەت و باش و بەسوودمان بۆ ئامادە کردوون. با لە سەرەتای پرۆگرامەکەەوە بە هەندێکیان ئاشناتان کەم. تەمبێکردنی منداڵ لای زۆر کەس بریتە لە لێدان. ئەو کاتی منداڵ هەڵەیەک ئەکات خێزانەکان ڕێگەی لێدان و توندوتیژی بەکاردەهێنن. خاتوونێکی کورد لەلایەن ڕێکخراوێکی جیهانیەوە نازناوی شاجوانانی پێدەدرێت. لە سلێمانی کۆمەڵی گەنج خۆیان بۆ خزمەتکردنی سەگە بێلانەکان دەرخان کردو و ڕۆژانە خزمەتیانەکەن و خواردنیان پێدەدەن. وەکو یەکەم بابەت کە ئاماژەم پێکرد ئەویش تەمبێکردنی منداڵە یاخود لێدانی منداڵ کە لای زۆر کەس بریتە لە لێدان تووڕەبوون لی سەرزەنشکردنی ئەو کاتی منداڵ هەڵەیەکە کات خێزانەکان ڕێگەی لێدان و توندوتیژی بەکارەهێنن. لە هەمان کاتیشدا هەندێک دایک و باوک لە ڕادە بەدەر نازێن بە منداڵ ئەمە پێچەوانەکەیەتی و پسپۆڕانی دەرونی هەردوو ڕێگەکە بە هەڵازانن هیچ ڕێگەیەکیان باش نییە. هەندێک لە دایک و باوکان قسەیان لەو بارەیەوە کردووە با بیسەری بۆ چوونەکانیان بین دواتر زیاتر قسە لەسەر و بابەتە ئاکەین. کاتێک کە مناڵەکەت هەڵەیەکەکە شتێکی نادروستەکە چ ڕێگایەکە گریتە بەر بۆەوەی کە ڕێنماییکەیت؟ وەڵام من هەمیشە بە دەنگێکی نزم و بە هێواشیەوە پێڵم چونکە خۆم ئەوەنە تووڕەبوون نییە و قیژانیانە بەسەرما ئازانێک لە داخە هەرچیشیان بوو تا هەر فێر نەبوو چونکە ئەوەنە بەڕقەوە پیانەوە ئەوان هەبات بە تایبەتی باوکمەوەنە بەڕقەوە شتی پێوتم قەت بە گوێم نەکرد لە ژیان چونکە ئایشیڕان بەسەرما و لە زیاتیەوە شتەکەم فێرگا من هەر ڕقەمە لە زاوەڕ بەگوێ ئەوم ناکرد. ستا ئازمونم لەوە وەرگرتووە بەهێ منی زۆر بە هێواشی بە مناڵەکەی خۆمەڵێم کە و ئیشە بکاو تەنانەت بگرێت لەگەڵ تەلەبەی شاوام یعنی کە مامۆستایەکم لەگەڵ پۆلە هاپۆ ینی ئەو تەلەبانی کە هەنە پۆلەکە جاری وا هەیە زۆر بە هێمنی لەگەڵیان ناجوڵێمە هەندێک جا ئەڵێم بەخوا ئەمانە یاساکان پێشیلەکەنەوە نەهێ من لەگەڵیانە لەناو عیلەیە چۆن پەروەردە بکرێ لە دەری شۆرە پەروەرداکرێ نە لێدان بڕوا ناکەم ئەو مناڵە پێی باش بێ لەوانەیە پێی خوار بێ لەوانەیە یەک جارە لێ توتە تەواو یان سیوایە بێتەوە بەس بەتەربێت و بە ئەخلاق و بە قسەی خۆش و بە قسەی چاک و بەمانە مناڵ بڕوا ناکەم لابدا لەو شتانە. چەند مناڵ تێمامەگیان؟ چوارسیان مناڵەمەیە. چ ڕێگایەکە گرتوتە بەربەوەی کە ڕێنماییان کەی نەسیحەتیان کەی؟ قسەی خۆش و بە نەسیحەت لەیانم خەت بەکارنێناوە بۆیان. لە سەردەمی ئێوەیە ئەگەر بۆمە هەڵەیەکتان بکردە باوکتان چ ڕێکارێکە گرتە؟ باوکشمان هەر لینەیەوە من قەت باوکم دایکم هەر ئاسایی بوون احتیادی بەزە و سەردەمەوە ئێستاژ نەبوو ئەو وەختە ژیان سادەتر بوو لە ئێستا تۆزێ ئاڵۆزە ژیان. ئەو ئاڵۆزێ کاریگەری کرۆتە سەر شێوازی پەروەردەکردنی مناڵەکان بە تەکید تەسیرێکاتە سەری. ناسپێدانی زۆر تا چەند دەبە مەترسیداردانی؟ وەڵی زۆرە ناسپێیانی زۆر بۆ مناڵ زۆر تاسیری هەیە بەس هەتا توانیت بۆ نمونە ئێستا من کە سەناسە مناڵەکە زۆر بەجانی پەروەردە کردووە نازیشی نایەتێ بەس مناڵەکە زۆر ڕێزی لێگرێت چۆنیش وەکو سزای کەمی ئێستا بۆ نمونە شتێکی بۆ کاڵە نامەوێ یعنی بۆ نمونە دایکی ئەڵێ نابێەوە بکەیت ئەڵێ مناڵەکە وڕکەگرێتم شتانە لە سزاتێن بۆ نمونە حەزی لە شتێکە
ئەڵێ ئەو شتت بۆ ناکڕم ئەگەر تۆ ئەوم بە قسە نەکەی ئێتێش بە قسەیەکە لە هینی ئەوەیە ئەوە هەم نازێک هەم ناسیشنێتەوە هەمیش بە قسەیەکە دایکەکەم بەڕای من لە هەنێ حاڵەتە پێویستیشی بە نازە و لە هەن حاڵەشە پێویستی بەوەیە زۆر نازینەیتە ئێستا ئێمە لە ماڵە بوونە باوکم زۆر نازی ئاەتە بەڵام من خۆم نازیشیێمێ و لانێ لاشە ڕقم لەگەڵیا ینی زۆر باشە هەردوو لای هەبێت هەم خۆشەویستی و هەم سنووریشی بۆ دابنی بۆ شتەکانی بەس بەتەنیا نازی بیتێ بەڕای من هیچ لە دەست دەرەچە مناڵ لە گەورەیە تەسیریە لە مناڵیا پێوی دیاری نایە. مناڵی ئێستا چاوکراوەترە زووتر لە شتەکان تێگا زووتریش مەعاملێ لەگەڵاکە بە عکسەوەی کە هەندێک کەس وا ڕاگەن گوایە مناڵی ئێستا نەزانە و تەمەڵە و تەوەزەلە و هیچ لە باران نەبووە نەخێر مناڵی ئێستا شارەزاتر و ورتر و بەتواناترە بەڵام ئێمە لەبەر ئەوەی لە سەردەمیش کاژیاین باش لیان تێناگەین هیوادارم دایکان و باوکان سەرزەنشتی مناڵەکانیان نەکەن بەڵکو ئافەریمیان لێ بکەن لەبەرەوەی ئەوان زۆر شارەزاترن لە ئێمە مناڵ دامی خۆی بە نەرمی لەگەڵ یا هەڵسوکەوتکەی زۆر باشتر لەوەی کە بەڕقی لەگەڵ یابیکەی چکە بە تایبەتی لەم سەردەمەیە تابتوانی بە شێوازێکی زۆر نەرمونیانتر و بە شێوازێکی با بڵین سەردەمیانە پەروەردەی بکەیت و هەڵسوکەوتی لەگەڵاکەی باشتە چکە خۆتە دەزانن ینی پەروەردەی ئێستا لەگەڵ جاران زۆری فەرقە جاران ئێستا بەبوونی بابەتی سۆشیال میدیا و ئەنتەرنێت و ئایپات و ئەم نوعشتانە بە زۆری مناڵ لەوە پەروەردەوەرەکەی. بێگومان منداڵ جوانترین نیعمەتی خۆیە کە ئەی بەخشێ بە ئێمە خۆ منداڵی هەمووان ساغ و سەلامەت کە و ئینشاءالله مناڵیش بدات بەو کەسانەی کە نیانە بەڵام لەگەڵەوەشدا ئەم سامانە گەورەیە ئەم دیارە جوانەی خودای گەورە زۆر هەستیارانە پێویستەکە مامەڵەی لەگەڵا بکەین هەر لە ڕۆژی لەدایکبوونی و هەتا گەورەبوونی کە مەسوولێتی لەسەر دایک و باوکە کە لەسەر بەخێوکارەکەیەتی پێویستەکە هەڵسوکەوتەکانی و هەموو بیر و بۆچوونەکانی لەبەرچاو بگیرێت جا ئەگەر بێت و ئەم منداڵەوەکو منداڵ تەعاملی لەگەڵا بکرێت ئەگەر هەڵەیەکی کرد و چی لە یەکەیت یاخود ئەگەر نازێکی کرد بەسەر تا چی لە یەکەیت ئەم پرسیانانە لە بەڕێز زۆزک ساڵەیی کە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییە دەکەم لێرە میوانمانە زۆر بەخێر بێ کاک زۆزک بانیت باش ڕۆژانی بەڕێزتان باش زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی K24 زۆر سپاس کاک زۆزک با باسێکیەوە بکەین ئایا منداڵ هەستەکانی یاخود بیر و بۆچوونەکانی زیاتر لە کێوە دەست پێکات وا بێت کە ببێتە جێی هەڵوێست یاخود جێی سەرنجی دایک و باوکی کە قبول نەکراو بێت یاخود بڵین هەڵوێست جوڵەی منداڵ و هەڵسوکەوتی منداڵ لە کێوە وا بێت کە بەخێوکارەکەی قبولی نەکات یاخود پێی هەڵەبێت طبعا سەرەتای پێگەیاندنی منداڵ یاخود پێگەیشتنی منداڵ لەو کاتەوە دەست پێ دەکات کە پێدەگرێت بیدایەتی تربزانە ساڵێکە ساڵێک و دوو مانگە سێ مانگە ئەلێەوە دایک و باوک یاخود خانەوادەکان هەست بە شێوازی کەسایەتی ئەو منداڵە دەکەن لەگەڵ ئەوەشدا کۆمەڵک مؤشری دیکە هەیە وەکو ئەوەی تەمەشاەکەی منداڵ هەر لە سەرەتای منداڵیەوە کارێک ئەکات جێگای سەرنج و تێبینی دایک و باوکەکانە کە هەر لیوەشەوە تێدەگەی کەوا ئەو منداڵە لایانی دوژمنکاری هەیە ئەدوانی هەیە تێکدەرانە هەیە شەڕان جێزی هەیە یاخود لایەنێکی خەلەلی زیهنی و فکری هەیە یاخود خەلەلی دەرونی هەیە لە سەرەتای منداڵیەوە کە وەکو باسم کرد لە ساڵێک بۆ ساڵێکونی و بۆ دوو ساڵیەوە ئەو وەختە باوک و دایک دەبێت زۆر چاوکراوە بن زۆر بە ئاگا بن زۆر هۆشیار بن کەوا منداڵەکان لە دەستیان دەرنەچێت چونکی سەرەتای تەمبێکردن و پەروەردەکردن لە دوو ساڵەوە دەست پێ دەکات کە ئەویش خۆناغی پێش چوونی ئەو منداڵەیە یاخود ئەو تاکەیە بۆ باخچەی ساوایان و باخچەی منداڵان پاشان کەلێەوە ئەگەر بناغێکی تەواو و پوخت و تۆکمەی هەبێت دەتوانی ئامادەی بکەی ئامادەسازی بۆ بکەی بۆ ئەوەی
لە قۆناغی بنەڕەتی خوێندندات کەسێکی متمانە بەخۆبوو کەسێکی سەرکەوتوو بێت لە ناو قوتابخانەکەی و دوجار لە ناو کۆمەلگاکەی ببێتە کەسێکی سەرکەوتوو. بەڵێ باشە کاک زۆزێک باسی ئەومان کرد تەمبێکردنی منداڵ یاخود لەو کاتوی منداڵ هەڵسوکەوتێکی نەشیاوەکات ئەمانە تەمبێکردن چییە؟ ئایا زەرورە بۆ منداڵ خۆمان نەزانین منداڵ کاتێکە لە دایکە بە پێوترێ پەڕەیەکی سپیە ئەم پەڕە سپیە گەربێت و بەردەوام ڕەش بکرێتەوە دوجار کەسایەتێکی شەڕەنگێز یاخود خراپ یاخود نەشیاوی ناو کۆمەڵگەی لێ دەرەچێت کەواتە بێت چۆن هەڵسوکەوت بکرێت لەگەڵ ئەو منداڵە ئایا بە تەمبێکردن یاخود بە چ شێوازێکی تر؟ بەڵێ طبعاً تەمبێکردن یاخود پەروەردەکردن چەمچێکی ئاسان نییە پێناسەیەکی یاخود کۆدەنجی لەسەر هەبێت پێناسەیەکی یەکگرتوو یاخود تایبەتی بۆ بکرێت پەروەردەکردن و تەمبێکردن لە کۆمەلگایەکە و بۆ کۆمەلگایەکی تر جیاوازی هەیە لایەنی هۆشیاری تاک و جیاوازی بیرکردنەوە و بیر و بۆ چوون و ئاستی بەرزی و نزمی ئابووری وڵات و سیستەم و شێوازی حکومڕانی کاریگەریەکی تەواویان هەیە لەسەر شێوازی پەروەردەکردن و کاریگەریان هەیە لەسەر فەلسەفە و پێناسەی پەروەردەکردن. طبعاً پەروەردەکردن ئامانج لە پەروەردەکردن یاخود پەروەردەکردن ئەوەیە پێشکەوتن و بەرەو پێشچوونی تاکە و پێگەیاندنی تاکە لە سەرجەم لایەنەکانیەوە یەکێک لەوە لایەنانە وەکو لایەنی معریفی و زیهنی و سۆزداری و عاتفی و هەروەها لایەنی دەرونیش و لە لایەنی جەستەیی و ڕەفتار و گفتاری تاکە بێگومان لە پێناو بەدیهێنانی کۆمەڵگەیەکی باش و ڕێک و تەندروست و هەروەها ئەو پەروەردەکردنە لە ڕێگای پرۆسەیەکی سیستەماتیکی مەبەستدار لە پێناو ئامانجێکی دیاریکراودا لە نێوان نەوەکانی کۆمەلگادا ئاڵگۆڕ دەکرێت. طبعاً ئەم پەروەردەکردنش یاخود شێوازی تەمبێکردنەکە لە تاکێکە و بۆ تاکێک دەگۆڕدرێت چونکە وەکو باسم کرد پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ بیرکردنەوەی خودی ئەو تاکە ئەو کەسەی کەوا دەیەوێت پەروەردەی منداڵەکان یاخودنەوەکان یاخود قوتابیەکانی بکات. باشە لێرەی ئاڵی پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە ئەمە لە لێدوانی هەندێک لەو دایک و باوکانە گوێمان لێبوو بە تایبەت یەکەمیان باسیەوەی کردوتی بە منداڵی باوکم هەموو کات بە شەڕەنگێزی یاخود بە تووڕەی بە هاوار هاوەشتی پێوتم بۆی قەت گوێم لێ ناگرم ئەمە جۆرێک بوو یاخود بۆ نمونە گەرمن دایکێک بم هەرچەندە سوپاس بۆخوا هەمومان دایک و باوکێکی باش بەڵام بۆ نمونە بێڵێ باش نازیان نەئاڵ نەگرت بێتم یاخود ئەو دایک و باوکە بە منداڵی لەگەڵ خۆما باش نەبوو بێتم هەموو هەڵسوکەوتێکی خراپیان لەگەڵ کرد بێتم هەر شتێکم کرد بێ ئەوان بە پێچەوانەوە بە تووڕەبوون و بە نەشیاوی منیان گەورە کردووە ئەبێ من ئێستا چۆن بم لەگەڵ نەوەکەم؟ وڵی بێگومان تو پند و دەرس وانەیەکت وەرگرتووە لە تەمبێکردنی دایک و باوکی بەڕێستان بۆ جەنابەت ئێستا تو کەسێکی تاچێکی هۆشیاری بە ئاگای زیندوو زیرەکی تەمەشا ئەەکەی ئەگەر وەربیتەوە ڕابمێنی لە ڕابردووی خۆت لە ژیانی منداڵی خۆت تەمەشا ئەەکەی چ لایەنێکی سلبی و ئەرێنی و نەگەتیڤ هەبووە لە شێوازی پەروەردەکردنی دایک و باوکی بەڕێستان بۆیە تو دێی نەک هەر پەروەردەکردنی دایک و باوکی بەڵکو دێی لە چواردەورەی خۆتە تۆزێک زیاتر تێبینی ئەەکەیت و چاوکراوە ئەبیت تەمەشا ئەەکەی بزانە هەڵە و کەم و کوڕیەکانی پەروەردەکردنی خەڵکانی تر خزم و کەسی خۆت زۆر بە زەقی دیارە بە شێوازێکی ڕوون ڕەوا دیارە دی هەرچی سیفاتی باشە یاخود هەرچی ڕێکار و شێوازی پەروەردەکردنی باشە دی جەنابەت وەکو دایکێک دی بەرجەستەیەکەی لە منداڵەکەتە شێوازەکەی فێرەکەی طبعاً هەڵەترین شێوازی پەروەردەکردنی تاک ئەوەیە بە تووڕەیی و بە توندی و بە هاوارکردن و بە قیژە منداڵ پەروەردەکەی بەڵکو دەبێت هەمومان وەکو خانەوادە وەکو دایک و باوک دەبێت هەمومان بە نەرمونیانی مامەڵەیەکی تەواو لەگەڵ ئەو منداڵانە بکەیت چونکی منداڵ کائینێکی زیندووە مرۆڤێکە وەکو ئێمە بەڵام ئەوەی جیاوازیمانەکاتەوە گەشەکردنی فکری و عەقلی و زهنیە تەمەنەکەشێتی هەر ئەو منداڵەیە کە گەورە بێت لە ناو کۆمەلگا و ئەرچی پێ دەستپێردرێت بۆیە دەبێت زۆر بە نەرمونیانی زۆر بە ئاگاییەوە چونکی ئەگەر تو
بێت و بە قورسی بە توندی بە هات و هاوار تعاملی لەگەڵا بکەی مامەڵی لەگەڵدا بکەی ئەو منداڵە لێتی وەرناگرێت لەوانەیە لێت بترسێ لەوانەیە وەکو باوکێک ڕێزت لێ بگرێت شەرم لێ بکە بەڵام تو ئەو پەیامەت ناتوانانی بگەنی ئەو ئامانجەی لەسەر شانتە کە پەروەردەکردنە ناتوانانی بە شێوازێکی ڕاست و دروست بیگەنی باشە لەسەر بە خێوکار یاخود دایک و باوک ئەرکە یاخود پێویستەکە وا بیر بکەنەوە کە بیر و بۆچوون و کللتوری خۆی چۆنە ئەو منداڵەوا بێت ئایا ئەبێت تا چەند ڕەچاویەوە بکەن کە زروف گۆڕاوە شێواز ژیان گۆڕاوە هەموو شتەکان بەرەو پێشەوە چوون ئەبێم دایک و باوکە بڵێ ئەی خۆ لە سەردەمی ئێمە ئەمە نەبوو بۆ ئێستا ئەوواکەیت بۆ نمونە ئێمە وامان ناکردو بۆ ئەوواکەیت ئەبێت تا چەند دایک و باوک ڕەچاویەوە بکات کە نەوەکەی کە منداڵەکەی ئەخر لە سەردەمێکی تراشی خۆی بگونجێنێ کەواتە لەم کاتەیە پێویستەکە بە خێوکار چۆن بێت دایک و باوک چۆن بێت لەگەڵ منداڵ بێگومان کولتوری گەلان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە جیاوازی هەیە تەمان کولتوریش ئەگەری هەیە یاخود هەوڵەدا خۆی نوێ بکات هەوڵ دەدات خۆی بگونجێنێ و ئینسیجام بکات لەگەڵ کولتوری وڵاتانی دەوروبەری و یاخود وڵاتانی پێشکەوتوی جیهانە بۆیە دایک و باوکیش بە خێوکارانیش مەرجە و گرینگە خۆیان بگونجێنن لەگە بارودۆخی ئێستای بە تایبەت ئێستا لە گۆڕانکاریی زۆر خێراین تەتەورێکی زۆر زۆر سەریعداین تو ناکرێت تو منداڵی خۆت حەسرکەی قەتیز بکەی لە ناو لە چوارچەوەی خانەوادەکەی خۆتا یاخود لە خێڵ و عشیرەتی خۆتدا بیرکردنەوەیان تەسک بێت دەبێت دوور بڕوانن چونکە ئەو منداڵی تو ئەو منداڵانی ئێمە دەرەچنە دەرەوە دەچنە قوتابخانە دەچنە زانکۆ دوادار لە کۆمپانیا و فەرمانگەکان یعنی دا ئەمەزرێن و بە دوای هەلی کاردا دەگەڕن تەمەشای دەوروبەری خۆیانەکەن کۆمەڵی ڕەفتار هەیە بەکاری دێنن کۆمەڵێک شێوازی قسەکردن و جلوبەرگ و ئەم شتانە هەیە دەوروبەرەکەی چونکە کۆمەلگا بەرەو پێشچوونەچێ و بەرەو پێشکەوت نەچێ خەڵکە کەش لەگەڵیدا لەگە ئەو گۆڕانکاریە هاوتەریب ئەڕۆن و بۆیە دەبێت دایک و باوکەکە نابێت لە مێژوودا لە ڕابردوودا بژن بەڵکو لەگەڵ ئێستا بژن بەڵام کۆمەلگا هەرچەند ئێستا پێشکەوتووە لەگە ئەوەشە لایانی سلبی هەیە زۆر شتی سلبی هەیە بۆ نمونە ئەم کرانەوە زۆرە ئەم ئینفتاحە ئازادیەکی لە ڕادە بەدەر هەیە بۆ هەموو شتێک بێگومان من لەگە ئەو بیر و بۆچونەیانیم لەگە ئەو ئازادیە ڕەهایە نیم دەبێت هەموو شتێک کۆنتترۆڵی خۆی هەبێت دەبێت هەموو شتێک سنووری خۆی هەبێت بۆی ئێمە بتوانین بە شێوازێکی جوانتر بەکاربێنین بۆی دایک و باوکان دەبێت چاوکراوە بن بزان لە دەوروبەریان چی ئەگوزارێت کۆمەلگا ئێستا چی بۆ تاک ئامادە کردووە نەک ئەو شتەی ئێمڕۆ ئەیبینین و من و بەڕێست و سەرجەم خەڵک دەیبینێت زۆر زۆر جیاوازە لەوەی کە پێشتر هەبووە بەڵێ پێشات لەوانەیە خەڵک زۆر سادە ژیاوە بە شێوازێکی بیدایی ژیاوە ئەوەندە چاوکراوە نەبووە بۆ نمونە سەتەلایت نەبووە سۆشیال میدیا نەبووە ئەنتەرنێت نەبووە بەڵکو ئێستا ئێمە لێرەین لە شاری هەولێر دانیشتوینە دەتوانین شارەزا ببین لە شێوازی ژیان و کولتوری سەرجەم گەلانی جیهان تەنانەت لەناو مۆبایلەکەی خۆمانەوە یان لە ڕێگای سەتەلایت و تەلەڤیزیۆنەکانەوە بۆیە دەبێت دایک و باوکان زۆر هۆشیار بن نابێت حەسریانکەن غەڵەتە هەڵەیەکی کوشندەیەت و منداڵی خۆت بە سەردەمی پێشووتر پەروەردە بکەی دەبێت کەسێکی زیندووبی خۆت بگونجێنی لەگەڵ کۆمەلگای ئێستا لەگەڵ پێشکەوتن تەتەوری ئێستاە بۆی منداڵەکە تووشی هەڵەنەیە کاک زۆر جاریش دایکان و باوکان پێیان وایە ئەگەر هەموو شتێکیان بۆ مناڵەکەیان کرد ئەمە دایک و باوکێکی باشن داوای هەر شتێکی کرد بەڵێ هەر شتێکی ویست فەرموو ئەمە بە تایبەت لەو خێزانانەی کە منداڵیان کەمە منداڵێکیان دوانیان هەیە ئیتر ئەوەی بیەوێ منداڵەکە واتە بۆ خۆی مافی ڕەهای پێ درێ و چی ویست بۆی ئەکەن ئەمەش بە هەمان شێوەی ئەوە هەڵە نییە کە دایک و باوکان لە منداڵەکەیان ئێن سەرزەنیشتیانەکەن هاواریەکەن بەستەریانە بێگومان بزانە هەر شتێک زیاد بوو لە حەدی خۆی زەرەر و شکستیشی هەیە طبعا منداڵی بەناز با بزانین چین ئەو منداڵانە منداڵی بەناس یاخود پەروەردەی بەناس ئەو منداڵانن کە وا خۆشی خۆی ئەوێت منداڵ بێگومان وەکو هەر تاچێکی دیکە خۆشی خۆی ئەوێت دایک و باوکەکەش هەوڵ دەدات هەرچی لە توانایدایە هەرچی خۆشیەک هەیە بۆی ئامادە بکات بەڵام لێرەدا ئەگەر هات و
تو تەنها خۆشیەکانت بۆ منداڵەکە دابین کرد بۆ منداڵی خۆت دابین کرد لایانی پەروەردەیەکت فرامۆش کرد و ئیهمال کرد ئەو وەختە ئەو منداڵە بەناس پەروەردا بێ لایانی سلبی بەناسبوونی منداڵیش زۆر زۆرن وای لەلایەنی ئیجابیەکەی تو لە کاتێکە ئەو منداڵت داوای هەرچیەک بکا بۆی بکڕیت داوای هەرچی شتێک بکات لە هەر کات و ساتێکدا بۆی دابین بکەی طبعا ئەو منداڵە بەنازەکرد ئەی لایانی پەروەردەکەی ئەی لایانی تربەوی و تەنبیەکردنەکەی ئەمە ڕۆی کە هیچ مەسئولیەتێک هەڵناگرێت پشت بەخۆی نابەستێ و منداڵە سبەی ڕۆژە چێتە ناو کۆمەلگەوە ناتوانێت بچووکترین کار بۆ خۆی بکات بچووکترین خزمەت بە خودی خۆی بکات هەمیشە چاوەڕێی ئەوە بۆ کەسێک بۆی کردووە طبعا ئەو منداڵانە متمانەیان بەخۆیان نییە چونکە بۆ ئەو دایک و باوکە ئەوەندە بەنازیان کرد جار وایە لە خانەوەدەیەکە چەند منداڵێکی هەمویان بەناس پەروەردەکراون بە حکومی دایک و باوکەکە هەبوونن یان بیرکردنەوەیکی هەڵەدایە دەڵێ من لە منداڵی خۆم هیچم نەبینیوە با منداڵەکەم ببینی ئۆکەی دەست خۆش بە ئیشێکی باشەکەی بەڵام لە هەمان کاتە تو دەبێ ئەوەت لە یاد بێت ئەگەر ئەتەوێ منداڵەکەت دروست بێت متمانەی بەخۆی بێت تو دەبێت جارجار پێی بڵێ نییە جارجار پێی بڵێ نیمە هەرچەند لە ڕاستیدا لەوانەیە خانەوادەیەکی متمەکن بێت بۆیە ئەو منداڵانەی نازدار پەروەردەکراون بەنازن تەمەشاکەی هەرچیەک ببینێ ئەیشچێنێ بەلایە زۆر زۆر تەبیعی نۆرماڵە هەرچیەک دەبینێت دەیدڕێنێ و لای زۆر تەبیعی دایک و باوکەش ئەڵێ ئاتیادیە هەمە بۆ یەکڕم قەلێکی دیکەی بۆ کڕم تەنانە دوای لێ دەچێتە قوتابخانە شەڕەکە کە شەڕەکە تەماشاکەی دیفاع و بەرگری لە منداڵەکەیەکە دەڵێنە خەتای منداڵەکەی منیە خەتای منداڵی فلان کەسە ئەمە لە زۆر حاڵتە کاک زۆزک بۆ شوێ ڕوات ئەگەر تاقە منداڵێکە هەبێ بە تایبەت ئەو دایک و باوکانی کە یەک منداڵیان هەیە یاخود بۆ نمونە هەر خۆیەتی هیچ خوشک و برای نییە ئەمە واگەێنێکە بە نازی زۆری بیتێ ئەبێ کە هەرچێکی داوا کرد ئەوەی تۆ پێیاکەی بیێ بە ئەو لەبەرەوەی هەر خۆیەتی ئەو نازاکە بەسەرتا کە هەر خۆیەتی هیچ خوشک و برایەکی تری نییە بێگومان نەخێر ئەوەش پەروەردەیەکی هەڵە و ناتەندروستە چونکە تو ئەو منداڵی یەکێک بێ یان دوان یان زیاتر تو مەبەست لەوە کە خوای گەورە ئەو نعمەتە گەورەی پێت بەخشی وەکو باست کرد بەڕێستان تو دەبێت نەوەیەکی تەندروست و تاکێکی بەهێز و واعی و هۆشیار بەرهەم بێنی بۆ کۆمەلگا تو زۆربەی خانەوادەکان تەمەشاکەی لە ئێستادا یەک منداڵیانەیە یان دوو منداڵ حتمما هەمویان بەنازن کەس نییە منداڵی خۆی خۆش نەوێت بۆیە دەبێت چاوکراوانە بە ئاگایانە تەنبیهکردنی ئەو منداڵت لە ئەستۆ بگریت ئەو منداڵە داوای هەرچیەکی کرد نابێ بۆی فراهەم بکەی بەڵکو دەبێت جارجار لێ بگریتەوە جارجار وا پێویستکە ئەگەر بکرێت تۆزێک لی تون بکەی ناکرێ ڤیتامینی نەخێری بنێ ئەمە بۆ خۆی وەکو ڤیتامینێکە کە ئەو منداڵە جوانتر پەروەرداکە کاک زۆزک پێم خۆشە زۆر زیاتر قسەی لەسەر بکەین بابەتێکە بەڵام دەرفەتی بەرنامەکە هەرەوەندەی پێدەین سپاسی تۆکەین کە میوانی ئەمڕۆ بووی سپاس بۆ بەڕێستان و سەرجەم بیسەران و بینەرانیش ئەوەی زۆر زۆر گرینگە دایک و باوکەکان کە دواپەیام و دواوتەمە دایک و باوک زۆر چاوکراوانە هەموو غەمیان تەنها ئەوەندە نەبێ منداڵیان تەنها بەخێوکەن بەڵکو پەروەردەکردن زۆر زۆر گرینگە بۆ ئەوی تووشی کێشە و گیر و گریفت نێن چونکە دوایی کۆمەلگا سەرکۆنەیانەکە ئێستا کە دەبینی خەلەلێک هەیە لە ناو تاک لە ناو کۆمەلگا هۆکاری سەرەکییان دەگەڕێتەوە بۆ دایک و باوکان بۆیە هیوادارم لە دایک و باوکە بەڕێز و خۆشەویستەکان ئەم قسانە بە هەند وەرگن و ئەم وتانی ئێمە باسمان کرد یاخود ئەم لایەنە کە جەنابتان باستان کرد زۆر بەگرنگیەوە لێ ورد ببنەوە و بە قسەی ورد و دریشتی یاخود بگەڕێن خۆیان لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی سەتەلایت و تەلەڤیزیۆنەکانەوە بە وردی مامەڵە بکەن لەسەر ئەم بابەتە سپاسی بەڕێستان و سپاس زۆر مەمنون سپاس پێشەی بچمە لای ئەو بابەتە ئەمەوێ سوپاسی هەموو دایک و باوکێ بکەم کە بە پەروەردەیەکی جوان منداڵەکەی گەوراکات و سوپاسی دایک و باوکمەکەم کە منیان گەیاندووە بەم ڕۆژە چونکە هەر شتێک کە کردومە شانازیە بۆ ئەوان یاخود شانازیەکەم کە ئەوان منیان گەیاندووە بەم ڕۆژە و هەر شتێکیش ئەگەر نەشیا بێخواانە خواستە بیکەم بێگومان پەیوەندی بەوە نییە ئەوە خۆمم کە یکەم ئەوان بەرپرس نین لی چونکە هەمیشە دایک و باوکان لە خەمیەوەدان کە منداڵەکان لە خۆیان باشتر بێت بۆیە سوپاسی ئەو هەموو خۆشەویستی و باشیاکەم هەموو ئەو ڕێزاناکەم کە باوک و دایکم فێریان کردو. ئێستا بابێنە سەر بابەتێکی دیکە
ئەویش خاتونێکی کورد لەلایەن ڕێکخراوێکی جیهانیەوە نازناوی شاجوانی شاجوانانی پێدەدرێت لە پێشبڕکێکی ئۆنلایندا لە نێوان 17 ئافرەتی وڵاتە جیاوازەکان شاهی هەموو ئافرەتی کورد نازناوی شاجوانی شاجوانانی بەدەستهێنا نازناوەکە بۆ وانەیە کە هاوسەرگیریان کردووە یاخود دایکن چونکە لە زۆربەی نازناوەکانی شاجوانان دایکان لە نازناوەکە بێبەشەکرێن بنەماکانی هەڵبژاردن بۆ ئەم نازناوە بریتە لە ئاستی ڕۆشنبیری و چالاکیەکان و سوودگەیاندن بە کۆمەڵگە و جوانی ڕوخسار و پەیامی مرۆیش لەگەڵیدا. ئافرەتانی کورد هەمویان شاجوانن شاجوانی لە هەر بوارێکا بێ لە ڕوخسارە هەیە لە ناوماڵە هەیە لە شەهادەکەیە هەیە لە چالاکیەکانیە هەیە لە گفتاریە هەیە لە پەروەردەکردنیە بۆ خۆیان هیچ ئافرەتێکی ئەم کوردستانە نیە لای من کە شاجوان نەبێت جا ئێستا میوانداری شاهی هەموو کە هەڵگری نازناوی شاجوانی شاجوانانی وەرگرتووە ئێمە کردومانەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە شای خان بەخێر بی شاجوانی شاجوانان بەخێر بی زۆر سپاس هاژەگیان زۆر سپاس دەکەم بۆ سەردانکردن بۆ من بۆ ئەم پرۆگرامە و هیوادارم سوودێکی لێ ببینن و زانیاری زیاتر بزانن دەربارەی ئەم بابەتە خۆشحاڵین شاهی پێم بڵێ جارێ پرۆسەکە چۆن بوو و ئەو ڕێکخراوە چۆن ینی پرۆسەکەی بەڕێوە بر بە چی مکانیزمێ بوو دواتریش تۆ چۆن بەشداریت کرد بڵێ سەرەتا ئەمەوێ بڵێم وەک ئەو قسەی کە تۆ کردت بەڕێزت کردت کە ئەو کاتێک کەوتیان هەستە پەیامەکەت بڵێ یاخود هەر شتێک بڵێ وتم ئەم نازناوە تەنها نازناوێکە هەموو خاتونێک شاجوانە بە چاوی مناڵەکانی هەموو خاتونێک شاجوانە بە چاوی باوکی هەموو خاتونێک شاجوانە بە چاوی خێزانەکەی لە ئیشەکەی وەک ئەوەی کە تۆ باست کردووە بزەبت منیش باسم کرد چونکە لە کۆتاییە نازناوێکە من ئەو دەرفەتم بۆ کرا ڕەنگە تۆ ئەو دەرفەتت پێ نەکرابێ بەڵام بێگومان ئەوە مانای ئەوە نییە کە تۆ جوان نیت یاخود بەو ڕادەیەنیت کە بگەیتە ئەم ئاستە ڕەنگە تۆ ئەگەر لەو پرۆسەیە بوویتایە ئەمە بۆ هەموو خاتونێکی کورد یاخود کوردیش نەبێ بە ڕەنگە تۆ بەشداری بکەی لەم پرۆسەیە و تۆ بیبیتەوە ئەگەر تۆ لەوێ بوویتایە لە ژیاتی من بەڵێ ئەو یەکەم شت دووەم شت پرۆسەکە چۆن کرا خۆی لژنەیەک هەیە بێگومان و بە ئۆنلاینە باشە ڕێکخراوی ئەسەوسەنی جیهانیە ڕێکخراوێکە لە لوبنانە خۆی بەڵام لەسەر میدڵ ئیست ئیشەکەن یعنی لەسەر شەرق ئەوسەط ئیشەکەن و جیهانیش باوەڕ پێکراوە ینی پرۆسی جیهانیەوە بەڕاستی من برادێکم کە یەکمان ناسی و بینی کە ڕەفتارم چۆنە و ئەو شتانەی کە من گرنگی پێ ئەدەم لە ڕێگەی هەژمارە کۆمەڵایەتەکانم گرنگی بە چی ئەم وتی تۆ بۆ ئەم پرۆسەیە باشی بەڵام من ئەو کاتە هیچ زانیاریم دەربارەی ئەو بابەتە نەبوو زۆربەی برادەرەکانم پێیان شۆک بوو ینی ئەو ڕۆژێک کە من تەلەفۆنم بۆیان کردوتم وەڵا شتێکی وا هەیە ینی تەواو بووە چونکە من زۆر گرنگیم نەدابوو بە بابەتەکەم تەلەفۆنم بۆ برادەرەکان وتم ئەوە شتێکی وا هەیە وتیان چۆن ینی تۆ هەر گرنگی بەم بابەتانە نایەی چۆن ینی ئیتر مەسەلەکە چۆن بوو برادێکم تەلەفۆنی بۆ کردم و هەر هەمان ئەو برادەر بوو وتی تۆ من لەو ڕێکخراوە ئیشەکەم لە بەشی عێراق و هەرێمی کوردستان ئەبینم کە تۆ گونجاوی بۆ ئەم نازناوە منیش وتم ئاخر من خاتونم دایکم ژنم وامزانم بۆ ئەم پرۆسەیە من ناگونجێم وابزان باڵام ناگونجێ چونکە باڵام ئەوەنە بەرز نییە وتی بەڕاستی وەک ئەو مواسەفاتەی کە پێویستە ئەگونجێ و باشداری بکە بۆ نایانی بەڵێ وتم وەڵاهی گۆ ئەهێت وتم باش بەشدارێکم وتم بەس من تۆزێ لەگەڵ مەسلەی ئەزانی ئێمە پێشکەشکارین و پێشتر ینی لە بوارە ئیشم کردو لە بواری میدیا و پەیامەکانیژم تۆزە تایبەتن ینی لە بواری کۆمەڵایەتین و من ینی هەر لە وەری جوانیە زۆر ئیش ناکەم هەنێ جار گرنگی بۆ بابەتە ئەیەم پێیانم وت
وتم مەسلەی یعنی شۆ هەیە شۆ عەرز و ئەو شتانە و ڕۆشتن و هاتن و ئەوانە من ناتوانم بیکەم بەڕاستی وتیان نییە بە ئۆنلاینە و لیژنەیەەکە هەڵی ئەبژێرێ و بە تایبەتی ئەم لەقەبە ئەم نازناوە زۆر خەڵک وەزان پێیان سەیرەکە شاجوانی شاجوانان ینی زۆر کەواتە چۆن بیر و باوەڕی خۆتت گونجان لەگەڵ ئەم لەقەبە لەگەڵ ئەم بابەتە لەگەڵ ئەم بابەتە چۆن بیر و باوەڕی خۆم گونجان بینیم کە من زۆر پەیامم هەیە ئەمەوێ بیگەێنم باشە بەڵام بەڕاستی هەموو کەسێک ڕێگەیەکی ئەوێت تا بتوانێت ئەو پەیامە بگەێنێت باشە بۆ نمونەت و ئەگەر لە کەناڵێکی ئیش بکەیت باشە ئەوە ینی پەیامی خۆیان هەیە ئەبێت تۆ بیگەێنیت بۆ بینر پەیامی خۆت ناگەێنیت پەیامی ئەو کەناڵە ئەگەێنیت بۆ بینەر منیش ئەمیست شتێک هەبێت کە من بتوانم پەیامی خۆم ئەو شتانێک کە من ئەتوانم بیکەم بیگەێنیم بۆ بینەر و ئەو دەرفەتە هەر لە خۆیەوە هات بەڕاستی ینی برادێکم هەیە پێم بە منی وت زۆر ڕێزم بۆ هەیە وتی خەڵک ئەوە نەماندوو بۆ بۆ ئەوی بێتە شاجوان تۆش هەر ئاوا لە خۆت شاجوان سێرکە ئێستا مەبەستمە بزانم ئایا لە خۆتەوە بەڵام تۆ ئامانجێکە بووە کە پەیامێکت هەبووە بگەێنی و بەڵام دواتر هەنگاوەکان ئامانجێکم هەبووە لە دوای ئەوەیە ئامانجەکەم چی بوو؟ ئامانجەکەم ئەوە بوو کە من وەکو خاتونێکی میدیاکار دەرکەوتم وەکو خاتونێکی کە چالاکە لەسەر سۆشیل میدیا لە بواری پەیوەندیەکان لە بواری تربیەتی مناڵان بۆ نمونە دەرکەوتم باشە بەڵام پەیامێکی تایبەتم هەبوو کە دایم هەوڵم ئەیا بگێنم بە هەموو ژنێکی کورد بە تایبەتی هەموو ژنێکی جیهان بەڵام هیچ ژنی کورد بە تایبەتی ژنی کورد بەداخەوە ئەگەر ینی مەشغوڵ بێ بە بوارێکی ژیانی بوارەکەی تری لەبیر ئەچێ کاتە پەیامەکەی تۆ چی بۆ پەیامەکەی من لەوەیە ئەوە بوو کە تۆ ئەتوانی گرنگی بە ڕۆشنبیری خۆت بدەیت گرنگی بە مناڵەکانی خۆت بدەیت گرنگی بە جوانی خۆت بدەیت یعنی پێویست ناکە کە تۆ بوویتە خاوەن ماڵ تەواو تۆ ینی دەست لە خۆت بشۆی گرنگی بە خۆت بەرزەکانەوە بیکەی بەجوتێ ینی ئەزانی چی مەسەلەکە من ناڵێم بۆ ئەوەی دایم جوان بی بۆ ئەوەی لەبەر چاوی خۆت دایم لەلایەنی دەرونیەوە باشبی وانە لەلایەنی دەرونیەوە باشبی بۆ ئەوەی کە تۆ بزانی کە تۆش مافێکت هەیە لە ژیانە هەنێ ینی ژن لەگەڵ ڕێزم بۆ هەمویان لەگەڵ یاندا ئەنیشی ئەڵێ وەڵڵا من ئیتر ئەڵێ بۆ ئەوە نەگۆڕاوی بۆ ئاوات لێ هاتووەڵە وڵی تر مناڵ و ئیش و تافریە ئەکەوم و تا تۆ مافی خۆت هەیە کە کاتی خۆت بۆ خۆت هەبێ تۆ مافی خۆت هەیە ژن ئەتوانێت هەموو شتێک بکەم کەواتە تۆ چۆن ئەتوانیت کار لەسەر ئەم بوارە بکەیت کار لەسەر ئەم بوارە یەکەم جا من خۆم پیشان ئەم بۆ ئەوی بتوانم هاندام بیم بۆ ئەو ئیشە بکەم دووەم شتیش زۆر خاتون هەیە من بەڕاستی زۆر مبالەغەم نەکرد لە پەیامەکەمە پەیامەکەم و ئامانجەکەم ئەوە بوو کە هەوڵ بم تا بتوانم هەموو خاتونێک کە دەرفەتی تاواکردنی خوێندنی بۆ نەکراوە دەرفەتی فێربوونی سەنعەتێکی دەست نەکراوە دەرفەتی کارکردنی بەردەست نییە من بتوانم ئەو ئیشەی بۆ بکەم بتوانم لەگەڵ هەنێ لایەنی پەیوەندیدار کاری ئەوە بکەم کە مۆلم لە خولی زمان بۆ خاتونان دانن یان خود خولی کۆمپیوتەر یاخود ئەگەر کەسێک یعنی زۆر لەو بوارەیە زیرەک نییە لە کام بوارەیە زیرەکە خولی پێڵن بەرگدووری خولی نینۆک چاکردن ئەزانانی ئەو ئیشانەی کە ئێستا زۆر خەڵک کاری لەسەر ئەکا زۆر بواری بڵاو هەیە باشە شاهی باسیێواکەین چۆن پێڕاگەی ئەم کارانە بکەی بەڵام پێشترە مە بزانم ئەم ڕێکخراوە ئایا پێوەرەکانیان چی بوو بۆ هەڵبژاردننی کەسێک پێوەرەکانیان بەڕاستی ئێستا شتێکی زۆر کۆمدی ئەڵێم ئەوە بوو وتیان ینی بێگومان ئەبێ جوان بێ بێگومان ئەوە شتێکی هیچ ینی ئەوەی تیانە دوم شت ئەبێ باڵای هەبێ بێگومان ئەبێ کەسێکی ڕۆشنبیر بێ وتیان بە تایبەتی لەسەر ئەم لەقەبا ینی ئەم نازناوە چونکە ئەم نازناوە بۆ خاتونە یەکەواتە ئەبێ کەسێکی نازشتر بێ ئەبێ کەسێکی تێگەشتوتر بێ ئەبێ زۆر ترکیزەکەی لەسەر بواری ڕۆشنبیری بێ ئەوەی پێش منیش خاتونێکە لە بواری ئەنووسە نازان بە کوردی چی پێ ئەڵێن خانومانیە خانومانی خاتونەکە کۆچ بوو لە بواری خانومانی کە چۆن و هەدیسان کۆچ بوو لە بواری پەیوەندیەکان کەواتە ئەو کەسێک کە ئەم نازناوە ئەبا ئەبێ لایەنی ڕۆشنبیری زۆر باش بێ و ئەبێت تۆزە کاریزمای هەبێت چونکە لە مەرحەلەیەکە وەکو مەرحەلەیەک ئەوانەی تر نییە چاویان لە ئەزمموی پێشووتری تۆ هەیە چاویان بێگومان لە ئەزمموی پێشووتری من هەیە وتیان سیڤی خۆت بنێرە ئیشەکانی خۆت بنێرە چیت کردووە چەند وێنەیەکی خۆش بنار بێگومان و دوای وتیان پەیامی تۆ چییە پەیامەکەی خۆش بنارد
دوای سێ منافس بوون ینی سێ تۆپ تریمان ئاخیرە سێ باشترینەکان و دوای ماوەیەک قسەیان لەگەڵ کردم وتیان دوای 48 سەعات وەڵامی کۆتاییت عینێت تا لەگەڵ لەژنەدا ئانیشین قەلەقی و سرەسی گرتیت یان تۆ هەر بەو پێی کە زۆر بە ڕۆتین و بە سادەی چونکە قەلەقی و سترسی زانین لە چیا دروستە بێ لەو کاتێک کە شۆوەکە بکرێ و هەموو خەڵک پێی بزانێ و ئاوا ینی قەلەقەکە دروستە بێ بەڵام چونکە شتەکە هەر باسم نەکردبوو بەڕاستی وتم کرا لەسەر خێر نەکراژ هیچ کێشم نییە ینی کەواتە کە کراوە ئێستا ئەرکەکانی شاهی چۆن قورسە بێ چی زیاکات زۆر قرس بووە ئەرکەکان من بەڕاستی دیسان کە وەرژی و گرت کە ئیڤنتەکەش کرا باوەڕم نەئەکرد بەم ڕادەیە ینی بڵاو بەربڵاو بێتەوە بەڵام ئەو کاتێک کە ئاوە بەربڵاو بوو وتم تەواو ینی ئەرکەکە زۆر قورس بوو خۆم پێشتر ئەرکێکی زۆر قورسم لەسەر خۆم هەڵگرت بوو ئەویش ئەرکی ئەوە بوو کە من دایم ناوەڕۆکی ڤیددیۆکانم دایم هەوڵم ئەیە کە شتێک بکەم شتێک پێشکەش بکەم بێ هیچ شتێک نمێنم بەڵام ئێستا هەوڵەیەم بە شێوەیەکی بە کواڵیتی تر ئەڵێم نا ئێستا وەسعەکە شتێکی ترە ئێستا خەڵک زۆر ئەیانەوێ چاوەڕێی شتێکن لە من لەبەر ئەوە بێگومان بە شێوەیەکی باشتر لەسەر ئیشی خۆم بەردەوام ئەبم چونکە ئەزانم زۆر ئیستیفادەیان بینی و زۆر خەڵکیش نامم بۆ ئەنێرن بۆ ئەوەی پێم بڵێن شاهی خان چی بکەم لەم بوارەیە من مەسەرەن باسی ژیانی تایبەتی خۆیان ئەەکەن ئەبێ من هاوکارم لەم بابەتەیە هەر هاوکاریان ئەبێ باشە هاوکاری تۆ بێگومان پێویستی بە فەندێکە بێ پێویستی بە سەپۆرتی دەرونیشە بێت ئەم ڕخراوە ئەم شتانە کات بۆ ئەویان تەنها بەخشینی نازناوەکەیە بۆ بەخشی نازناوەکەیە و ئەوان سپۆنسەر و ئەو شتانم بۆ ئەدۆزنەوە بۆ ئەوی من بتوانم ئەم ئیشە بکەم و منیش بەڕاستی ینی تا ئەتوانم هەوڵەیەم چاوەڕێی نەرێک خراو بکەم نە چاوەڕێی هیچ دەستگایە بکەم هەوڵەیەم من تا ئەتوانم بە توانای خۆم بتوانم کە ئەم ئیشە بەڕێوە بم چونکە بەڕاستی مادەم من ئەم نازناوەم بر مادەم وایە زۆر خاتون هەیە چاوەڕێی شتێکە لە من چاوەڕێی کەمە شتێکی پێ پێشکەش بکەم ئەگەر ئەم نازناوەم نەبردایەوە بیبم هەر ئەمویست شتێکی بێ پێشکەش بکەم و ئینشاءڵڵا بەقەت ئەوە باشە شاهی وەک وەزین دایکیت باشە بۆ لە مۆلا دایکایەتی باشترەکەی یاخود سەر ناپەرژێتە سەرەوە یاخود مادەم شاجوانیت لەسەرەوە وەرگرتۆ کە تۆ دایکیت ئەرکەکانت قورسترە بێکم تەرخەم نابیت بۆ ئەو بچکۆ لە جوانە واللهی ناتوانم ئێستا من ئەماوەیە وازم لە هەموو ئەو ئیشانە هێنا کە من داوامی ڕسمیم تیا کرد بۆ ئەوی ئاگەم لە کچەکەم بێ ئەزانی دایکاتی ئەرکێکی قورسە ئەو بۆ خۆی شاژنیە ئەگەر بۆ خۆی شاژنیە بزەبت ئەرکێکی قورسە دایکایەتی و لەبەر ئەوە من وازم لە هەموو ئەو ئیشانەی کە دەوامی ڕسمی تایە ئەوانەی تایە وازم لێ هێنا بۆ ئەوەی گرنگی تەواو بە ئەو بیم و ئەڕۆمە کوێ لەگەڵ خۆم ئەیبم تقریبان ئێستا زۆربەی میتینگەکانم لەگەڵ ئەو ئەەکەم ینی ئەو کەسێک کە میتینگم لەگەڵەکەی لەستاوە بۆی دواتر ینی خۆی ئەزانێت پێویست ناکە پێ بڵێم ئەزانێت کە کچەکەشم لەگەڵم یە و تۆزە منشەوەشم ئەکا ئەو ئەرکە هەر ئەمێنێ ینی ئەو ئەزایکی ئەو ئەرکە هیچ علاقی بە مەسلەی شاجوانی و ئەو شتانە نییە دایک هەر دایکە ئەگەر چەند کاتیژی ینی چەند پێشکەوێ هەر دایک ئەمێنێ ینی تەمەەن درێژ بن دوا پەیامت چیە لێرەوە دوا پەیام ئەوەیە کە بتوانم هیوادارم بتوانم کە ئەو پەیامەی کە من پێشکەشم کردووە کە نووسی بووم هەموو خەڵک بینی بیکەم بتوانم هەموو خاتونێک بەتوانە بکەم کە قدرەتی هەبێ پشت بە خۆی ببەستێ بتوانێت ئەرکەکانی خۆی لەگەڵ خۆی بکە و لەگەڵ کۆمەلگا خۆی پێش کۆمەلگا سەرکەوتوبێ خۆشحاڵ باس دەکەم بە هیوام هەمیشە بە شاجوانی بمێنی تۆ لە کار و چالاکیەکان زۆر سپاس هاژێگیان زۆر خۆشحاڵ بووم بە هەبوونم ئەمڕۆ لێرە و زۆر سپاسی کوردستان 24ەکەم زۆر سپاس. بڕگەیەکی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە ئیتر بڕگەیەکی نوێ ئەبێت و بڕگەیەکی تایبەتە بێت بە پرۆگرامی بەیانی 24. ئەم جارە هاوکارمان دالیا کەمال کە باسی چیرۆکی کۆمەڵێک ئاژەڵ دۆست دەکات. با پێشۆی باسی چیرۆکەکە بکەم بڕگەکەتان پێ بناسێنم کە بڕگەی چیرۆکی تۆیە کە ئەم بڕگەیە هاوکارانمان ئامادەیەکەن بۆ بەیانی 24. جا ئەوەی ئەمڕۆ کە ئامادە کراوە لە سلێمانی کۆمەڵێک گەنج خۆیان تەرخان کردووە بۆ ئاژەڵە بەلانەکان شێڵترێک کە دەیان سەگی بەلانی تێدایە ئەوان بەردەوام خۆراک و چارەسەری پێویستیان بۆ بن و خزمەتیشیانەکەن ئامان گیان بەرزکردنەوەی ڕۆحی مرۆیی
بەرزکردنەوەی گیانی ئاژەڵ دۆستیە و داواش لە هاوڵاتیانەکەن بەرامبەر بە ئاژەڵان و ژینگە سروشت تونند و تیش نەبن و میهرەبان بن چونکە ئەوانیش بەشیان هەیە لەسەر ئەم ژینگەیە وەکو ئێمە با بەیەکەوە بەرگەی تایبەتی بەیانی 24 ببینین بەرگەی چیرۆکیت. ئازارەکانی ئاژەڵانی بێلانە و سەختی ژیانیان وای کردووە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئاژەڵ دۆستان و خۆبەخشانی ئەم بوارە ڕوو لە زیادبوون بکات. ئەمڕۆ باسی کێشەکانی ئاژەڵانی بێلانە و هەروەها چیرۆکی ئەو کەسانە پیشانەدەین کە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ چارەسەرکردنی کێشەی ئاژەڵانی بێلانە و باشترکردنی ژیانی ئەو ئاژەڵانە. من شادی علی لەدایکبووی شاری سلێمانیم و خێزاندارم و خاوەنی دوو مناڵم و یەکەم چیرۆکیشم کە بتوانم هاوکاری ئاژەڵە بێلانەکان و هەم باڵندەکان بکەم. کۆترێک بوو کە لە حوشەکەمانە کەوت بوو و سنگی لەت بوو ئایا بە هەر هۆکارێک کە وای لێ هاتبێ بە حکومی کە دایکم ئاماژەم پێ پەرستار بوو دەرزی پڕۆکایانم هێنا و تۆزەکەیمان پیا کرد و بەستمان دوای چەند ڕۆژە خزمەتکردن بینیمان کە چارەسەر بوو و زۆر دڵخۆش بووین بەوە لەوە ئیتر پەیتا هاوکاری ئەو ئاژەڵانەمانە کرد کە لە کۆڵان و لە شوێنە گشتیەکانە پێویستیان بە هاوکاری ئێمە بووە بەو تەمەنە مناڵی ئەمە کۆبووینەوە هاوکاریکی باشمانەکردن تا چاکبوون و چارەسەرکردنیان. بێگومان من ئەم سەگانە ئەم ناو وەفا هۆکارەکەشی ئەوەیە کە جوانترین وەفا لەم ئاژەڵەیە بینینەوە بەهۆی متمانە پێکردنی زۆری ئەم سەگانە هەڵگری ئەو ناوەن بەڕاستی وەفایەکی جوانیان تیا بەرامبەر هەر کەسێکە ڕۆژێک یان کاتێک لە تێنانیان باتێ و خزمەتیان بکە. کاکتوانە لەگەڵ ڕاگەاندنی ئەم کەمپینە کۆمەڵی کەمونکورتی هی شەڵتەرەکە خراڕوو ئەگەر خۆتان باسی و کەمونکورتیانە بکەن کە لە ناو ئەم شەڵتەرە هەیە و پێویستە چ شتێکی بۆ زیاد بکرێت. مشکلی ئەم شەڵتەرە چییە؟ شارانی سلێمانی دروستی کردووە سەرەکەی دابین کردووە دروستی کردووە بە سپاسەوە ئەچیان کێشاوە خواردنەکەشی لەسەر ئەوانە کۆکردنەوەشی لەسەر ئەوانە کێشەکە لەوێ کێشەی ڤێت هەیە کێشەی بەیتەری هەیە چۆن چارەسەری نەخۆشەکانی ئەم ئاژەڵانەکەی کە لێرن هیچێکی لەم ئاژەڵانی ئێرە نەکوتراونەوە هیچێک لە مشکلەکەی و نەخۆشییان هەیە پارڤۆیان هەیە دیسمبەریان هەیە گەڕیان هەیە کە زۆر خەتەرەیان هەیە ئەسڵان ئەگواترێتەوە بۆ کارمەندانەشی کە لێرە ئیشەکەن یەک دەنک حەب یەک دەرزی یەک لەفاف لەم شەڵتەرە گەوریانە تو بکەیتەوە خۆم ئاژەڵانی لە شوێنێکا سەزن کردەوە دیلی کردووە وجدانیان ئاینیان ئینسانیان گوناحتەکە ئەخلاقیان هەبێ ئەمە شتێکی ناشیاوە پیرمان لەوە کردەوە چۆن نتوانین ڕۆحی مرۆیی لە تاچی کوردیە بەرزکەینەوە کە الحەمدولیلا خۆشی بەرزە زیاتر بەرزی بکەینەوە کە بریتێلوی کەمپینیە بکەین دەوڵەماند نۆرینگەکانی پزیشکی ڤێتنەری خەڵکی خێرخواز بێتە ناوم ئیشۆ تەنیا بۆ دەرمان. باشە باسی کللتورت کرد پێ دوایە لە ئێستا کللتوری ئاژەڵ دۆستی بڵاو بۆ تۆ لە کوردستانە بە تایبەتی زۆر جار ئەبینین ئێوە کەوکو ئاژەڵ دۆست بە دەردەکەون لەناو سۆشال میدیایە ڕوبەڕووی ڕەخنابنەوە توان شتان لێ گیرێ چی بکەین بۆ ئەوەی کەمە ببێتە هۆشیارێکی گشتی لە ناو تاکەکاندا بە تایبەتی بۆ پاراستنیان دەبین ڤیدۆ بڵاوکرێتەوە لەسەر کوشتنی ئاژەڵەکان. من باوەڕم وایە لە چاو ساڵانی پێشووە شکور خەڵکی هەرێمی کوردستان جیاواز لە عێراق
ینی ئەو شاری لە هەولێر و سلێمانی هەیە باوەڕ ناکەم لە باشووری عێراق و ناوەڕاستە بێت شکل و شارەکە بەرزە بەرەبەرە بەرزی شەبێتەوە خۆ تۆ بێم کلتورە دروست بکەیت و کلتور دروستکردن کاتێوی ئاژەڵدۆست بیرم یەکەم جارکە لە سوید بووم باسی ئاژەڵدۆستی مەکەت خەڵک جۆنی پێیان وای و دەمانە ماسۆنی نازام ڕێکخراوێکەیە ئەمانە مەسیحی نەمانە نازام چینیانوێ سەگ لای خەڵک خۆشەویستکردن کە بەڕاستی وانە مەکاڵین ئاژەڵی بێلانە هەر هەمویانەکەیت گوێ درێژێک ئەسپێک کە جوتیارێک ئیشی پێ نەماوە قسەتە سەرجادە بێ لەم شەڵتەرا جێگەی بگرێتەوە پشیلەکە برینارە بێ کە سیارە لێ ینی کاتی ئەوێ بۆی کلتور دروست بێ ئەلحەمدوللا دروست بوو ئەم بەفربارینەی ئەم ئاخیری بینیمان خەڵک دانەیە بە ئاژەڵەکان بە پەلەوەرەکان خواردنەیە بە ئاژەڵەکان و شتێکی زۆر جوان بوو. لە 2009ەوە بەردەوام هەوڵمانیاوە کە شوێنێک بکرێتەوە بۆ ئەوەی ئەم سەگانە کۆ بکاتەوە بە شێوەیەکی ستاندارد نەزۆک بکرێن کوتان بکرێن دوایی پێویستکە لەوانەیە هەنێکیان بگەڕێنرێتەوە سروشت بەڵام یعنی شەڵتەرێک بکرێتەوە کە ڕۆژانە بە بەردەوامی چاودێری بکرێن نان و ئاویان بۆ دابین بکرێ لەوانەیە ئیشەڵڵا لە داهاتوو ئاوای لێبێت کە ئێمە بتوانین لەم سەگانە بەرهەمی جوان دروست بکەین وەکو وڵاتانی کە هەناردەی دەرەوەی بکەین لە ناو وڵاتەکەی خەڵکەکە فێرکەن کە ئەم سەگانە بەخێو بکەن لەبەرەوەی مشکلەی گەورەی خەڵک تاکی کورد پیسبوونی ئەم سەگانەیە گڵاوبوونی ئەم سەگانەیە و داوا لە هاوڵاتیانەکەین هەرکەس بە پێی توانای خۆی ئەوەنەی کە ئەتوانێت لەبەرەوەی کە زۆر تەلەفۆنمان بۆیە سەگ کۆکەنەوە و لای ماڵی ئێمە سەگی زۆری لێ ئەوانە ئەوانش ئەبێ هاوکار بن بەهێنانی سەگەکان بۆ ئەم شەڵتەرە نەک تەنها تەلەفۆن بکەن و وەرن بیبەن و ئەمانە و ئەوەشی کە ئەتوانێت بە پێی توانای خۆی هاوکاریمان بکە مادی بێ و معنەوی بێت بۆ ئەوەی کە بتوانین دەرمان و کۆمەڵە پێداویستی هەیە بۆ ئەم شەڵتەرە دابینین. ئامانج بوون لە ژیانە وەکو بەشێکە لەوەی کە ئەمە چۆن خۆمان هەین نانەخۆین پێویستە ئەو شتانێک کە پێویستمانە بەکارێنین ئاواش پێویستێکە ئامانجێکمان هەبێت جاگەر چەند ئامانجێکیشمان هەبێەوە باشتر هەروەک چۆن لەو بەرگە و بابەتانەی کە ئێمە ئامادەیەکەین دەرخەری هەموو ئەو کەسانەیە کە خاوەن ئامانجێکن کە خاوەن بیرۆکەیەکن بەڵام هەنگاوی بۆ دەنێن بەڵام هەوڵی بۆ دەدەن پەیامێک بگەێنن بێگومان هەرکەس کە ئامانجێکی باش هەوڵێکی باشی هەبێت ئەوە هەنگاوەکانی بەرەو پێشتر یەبن هەنگاوەکانی وای لەکەن کە هەمیشە بەرەو لووتکەکەی بڕات و ئەو کات مانەوەی لە لووتکەشدا سەختترە بێت بۆیە لە ڕێگە و بەرگە و بابەتانی کە ئێمە ئامادەیەکەین و نیشانە دێن بە ئێوە ئەمانوێ ئەو پەیامە بگەێنین کە هەمیشە ئامانجێکتانە بێت و هەوڵی بۆ بدەن کە بگەنە لووتکەکە و بە سەرکەوتووی و بە بەردەوامیش لە لووتکەکەدا بمێنەوە بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆی پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن بۆ هیوام لەش ساخ بن تەندروست باش بن و لە خۆشی و شادی تەواوی ڕۆژەکە تا بمێنەوە.